سلام علیکم و رحمت الله. مەکینەی درومان یەکێک لە باشترین جۆرەکانی مەکینەی درومان ئەم مەکینەیە کە ناسراوە بە مەکینەی ڕاستە درومانی شەریکەی برازەری بالەی یابانی کە یەکێک لە باشترین جۆرەکانی مەکینەیە. عەشای لە بازاڕە زۆرە و تێکچوون و لە تایم دەرچوونی زۆر کەمە، بەوە ناسراوە کە ئاسانە لە بەکارهێنان. کەسێکم توانای مادەگەی وانە بتوانە مەکینەی پیشەسازی کڕێ یاخود بیەوێ فێری درومان بێت، یان بۆ ماڵی خۆی یان بۆ هەر کارێکی تر حەزی لە شتی سادە و تۆکمە بێت. ئەوە ڕاستە درومانی شەریکەی برازەر یەکێکە لە باشترین جۆرەکان کە عەشای لە بازاڕە هەم زۆرە هەم هەرزانە، لە قایشی، لە ماتۆڕی، لە سەقف و لە مەکۆی، لە مەستەرەی، لە دەرزی، هەر هەمووەکەی لەگەڵ پێکەی ئەمانە هەمووی هیچ شەریکی پەپولە ئەخوات کە لە بازاڕە زۆر و چەند ساڵە هەیە و لە هەموو شوێنە دەستەکەوێت و سعری هەموو کەسێکەزانە هەرزانە. جا ئەم مەکینانە بەوە ناسراون کە هەموو قوماشەیە دوورن، سەوتیان نەرمە و لە تایم دەرچوونیان زۆر ئەستەمە تێک ناچن، ئەمێننەوە خۆڕاگرن و یابانیە، بە بەرزترین کوالەتی دروست کراوە. جا ئەمە نەوع و جۆری زۆرە. ئێستا لە ڤیدۆکە هەوڵدەن هەندێکیانتان پیشان بدەین. ئەمانە کە ئیبینیت هەموویان ڕاستە درومانی شەریکەی برازەرن، بەڵام فەرقیان هەیە لە چییە؟ لە جۆرە، لە ڕەنگە، لە شکڵە، لە شێوەیە. وەکو ئیش هەمان ئیشەکەن، وەکو کوالەتی هەمان کوالەتیان هەیە، بەڵام وەکو سعر فەرقیان هەیە. چونکە ئەم مەکینانە هەردانە و بە جۆرێک شوختی هەیە، جارێک بە شێوەیەک پاکە. ئێستا بۆ نەسێری ئەمانەکە شتی دانسقە و تایبەتن، ناتوانانی عین بەی شێوە ڕەخنەی لێ بگریت، بەڵام لە دانێک و بۆ دانێتر فەرقەکە. بۆیە سعرەکانیان دیاریکراو نییە، سعرەکانیان فەرقەکات. بۆ نمونە ئەگەر کەسێک بڵێ 120,000 ڕاست دەکات، ڕەنگە من ئەتوانم ئەمە بدەم بە 120,000، بەڵام ناتوانم ئەمە بدەم بە 120,000. باشە، لەوە فەرقی هەیە، بۆیە سعرەکانیان ئەگۆڕێت، یعنی 10,000 20,000 تا 30,000 فەرقەکە کەم و زیاکات بەهۆی پاکیان و بەهۆی جوانیان، لەوەیە فەرقەکات. وەلامان بەردەستە بە عەدەدی زۆر و لە پێشەنگای سینا هەموو شکڵ و شێواکان بەردەستە. و بێجگە لەوانە مەکینەی نەخش بە هەموو شکڵ و شێوەیەک، بە هەموو جۆرەکانی برازەر بالەی یابانی لامان بەردەستە بە گونجاوترین سعر، و گەیاندنمان هەیە بۆ هەموو جێیە.